بێگومان ئەزانین کاتێک باسی کتێب خوێندنەوە کرد زۆر گرنگە کە تۆ هەر لە مناڵی و بناغێک بۆ ئەمە دروست بکەیت واتە هەر لە مناڵی و منداڵەکەت ئاشنا بکەی بە دنیای خوێندنەوە بە کتێب و چی لەوە باشتر دایک و باوکەکە خۆی لە ماڵەوە بە کردداری کتێب بخوێنێتەوە ببینێ مناڵەکە لە بەرچاویا دایک و باوکەکە کتێب بخوێنێتەوە بێگومان ئەمی شەرخانە درێت و هەروەها بیشیان بن بۆ کتێب فرۆشیەکان بۆ ئەوەی کە لەوێ خۆیان چاویان بەو هەموو کتێبە بکەوێت خۆیان هەڵی بژێرن کە حەزیان لە چ کتێبێکە بۆ تەمەنی خۆیان و بەم شێوەیە ئەوان وردە بهێنە نێو دنیای خوێنەوە جا چۆن بەڕاستی ئێمە بتوانین ئەم بناغەیە بۆ مناڵەکان دروست بکەین ئاشنایان بکەین با خوێندنەوە بە کتێب ئەمە بابەتێکە ئێمەمانەوێت لە تەوەری ئەم بەشەمان بە میواندارەتی بەڕێز دڵپاک عوسمان بەڕێوەبەری لیقی سلێمانی پرۆژەی کتاب زیاتر گفتگوی لەسەر سال استودیو ئامادەیەکە بفەرموو خاتم. بانی باش ساڵت فەرموو بەخێر بخێری سەرچاو خاک باسی کتێب خوێندنەوەکەن ئەوەی کە چۆن بناغە بۆ کتێب خوێندنەوە دروست بکەین لە مناڵانە هەر با سەرەتا لەمەوە دەست پێ بکەین ئێمە ئەگەر بسمان هەنگاوی یەکەم بنین بۆ منداڵ لە کەیەکەوە ئەم هەنگاوە دەستی پێ بکەین بە چ شێوە یەک بێت زۆر سپاس بۆم دەرفەتە سڵاتان لەگەێت و بەیانتان باش سەرەتا زۆر گرنگە کە گرنگی بدرێت بە خوێندنەوە لە لای مناڵ و هەروەها هەموو ئەو ڕێگا و شێوازانە تاقیب کرێتەوانێ کە بە سوودە بە مناڵەکە و ڕێگا خۆشکرە بۆەوەی کە بێتە ناو دنیای خوێندنەوە ئەتوانی سولەوە ببینیت بۆ برن پێویستە بە ئەو خواردنەوەی فەرمەش سپاس ئەتوانی سولەوە ببینیت کە مناڵەکە تێکەڵ بکەی لەگەڵ کۆمەڵێک مناڵ کە کتێبە خوێنێتوانێ ئەمە شێوازێکی زۆر باشە هاوکارە بۆی کە مناڵەکەت تەشجیع بێت بۆی کە بێتە ناو دنیای خوێندنەوە و ڕێگەی تر هەیە لە ڕێگەیەوە کە بۆ نمونە چۆن دیاری بۆ کڕی بە هەمان شێوە دیارەکان بکەی بە کتێب بۆی زۆر باشە ئێمە زۆر کات باسیەوەکەین بە پێی قۆناغەکانی تەمەنی مناڵ ئەبێت تۆ بۆ شێوازە مامەڵی لەگەڵا بکەیت کە بتوانێت خوێندنەوەی لا خۆشەویست بێت ئاین زۆر جار کۆمەڵە ڕێگای زۆر جیاواز هەیە بۆی کە منداڵ سەرەتا لە بەرکەوتنی شتەکانەوە بۆ نمونە پشیلەیەکە بینێ با سەرەتا دەستی لێبە دوای لە ناو وێنەیەکا ببینێ دوجار بتوانێت لە ڕێدێ ڕێکەوە بخوێنێتەوە کە پشیلە چییە بە پێی قۆناغەکان خات و دڵپاک چەند گرنگە ئێمە مامەڵەی شووا لەگە مناڵەکەمانە بکەین کە خوێندنەوە نەبێ بە شتێک کە لێ بترسێت بە خوێندنەوە بێ بەوەی کە خۆی تامەزرۆ بێت چۆن بە خوێندنەوە بە چیرۆ خوێندنەوەیەکی خوێنین با ئەو خۆی فێریەوە بێ کە بخوێنێتەوە دروستە وەکو ئاماژەم پێ توانین لە ڕێگەیانەوە و ئەشتوانی خۆت ڕۆژانە کاتێک تەرخامکەی بۆی کە لەگەڵ مناڵەکەت بەسەری ببێت وەکو چۆن یاری لەگەڵەکە یاخود ئەی بێتە پارکێگا هەشتێکی تر لەو جۆرە توانێ و کاتە بۆ نمونە چارەکە یاکردنی و کاتژمێر لە ڕۆژەکە تەرخامکەی بە خوێندنەوە لەگەڵ مناڵەکە زۆر باشە بێت ئێمە عادەتەن لە کۆمەلگەیمەوە ڕاهاتوو نەگەر کەسێکی چیرۆکیان شتێک بۆ مناڵەکەی بخوێنێتەوە زیاتر شەوان پێشەوەی بخەوێت کتێبی بۆ هێنەدیان بۆیە خوێنێتەوە لە شازی چیرۆکۆمانە بەڵام ضروری شەکە ڕۆژانە ئێمە مناڵەکە ڕابێنی لەسەرەوەی کە بخوێنێتەوە و هەروەها تێکەڵی ئەو کۆڕ و کۆبوونەوەی بکەین کە بۆ مناڵان بە سوودە و هاوکاری ئەوانەکە کە زیاتر بخوێنێتەوە خۆشبەختانەی سەر ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانێکە لە باری خوێندنەوە کتێبە کارەکەن ئەو ڕێگەیان خۆش کردو بۆەوەی کە بتوان مناڵانی سوودمەند بن هاوشێوەی گەورەکان لە کتێب خوێنەوە و بێنە ناو دنیای خوێندنەوە ضرورە ینی مناڵەکان بەشداری پێ بکەن لە کۆڕ و کۆبوونەوەانە بەڕاستی ئەمە تەشجیعێکی زۆر باشە کە مناڵی ترە بینێ لێ خوێنێتەوە مناڵی ترە بینێ کە شازی قسەکردنی ئاستێکی بەرزتری هەیە ئەمیش بە هەمان شێوە مناڵ بوو جۆرەیە کە هەر شتێک کە باشتر ببینێ حەزەکە بەو شێوازە بێ جابۆیە کە تێکەڵی و کۆڕ و مەجلیسانە ئەبێت کە مناڵی خوێنەواری تیا مناڵێکی تیا کە کتێب دۆستە و کە شێوازی قسەکردنی جوانترەکە ڕێزگرتن و ئەتەکێتی جوانترە ئۆتۆماتیکی حەزەکە بۆ شێوازە بێت و پەنابەت بەرخوێندنەوە و ڕەنگە وا بکات کە زۆر بکات لە ماڵەوە بۆی کە کتێبی بۆ بکڕن باشە بەڕێزە دووکو بەڕێوەبەری لە قیسلێمانی پرۆژەی کتێب ئایەوە هەیە پرۆژەی تایبەتان هەبێ بۆ ئەم مەبەستە؟ بەڵێ پرۆژەمان هەیە و هەر لە ناو با بڵێن پرۆژەی کتێب کە ئێمە ڕێکخراوێکی گەورەی کتێب دۆستین لە ئێستا گەورەترین ڕێکخراوین لە بواری کتێب دۆستی و خوێندنەوە کتێبە بە خۆشحاڵیەوە کە گەورەترین گروپیشمان هەیە بە هەماشەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و هەروەها لە هەموو تۆڕەکانی تریش
خۆشببختانە بەشێکی نوێمان کردوەوە کە تایبەتە بە کاروباری مناڵان لە بواری خوێندنەوە بە نووسەرانە یاخودە وەرگێڕانە کە لە بواری مناڵان ئەنووسن و هەروها ئەو خوێنەرانش کە مناڵن بەڵام بەهرەیەکی زۆر زیاتریان تایوەک لە مناڵانی تر بۆی کە ئەمە ببێتە تەرجیعێک ئێمە هەساوین بەوەی کە کۆڕ و چالاکی و سیمینار حاضر بکەین وەڕێکی بخێن بۆ ئەو کەسانە کە بێن سوودی لێ ببێن و هەروها وەکو ئەوەی کەوتم تەرجیعێک بێ بۆ ئەوانیشکە بخوێنەوە زۆر باشە ئێمە زۆر کات لە مناڵیەوە فێرەکراین کە بە چیرۆک فێرەکراین بە چیرۆک گۆشاکراین بۆ هەتا خەوت نەکەشمان بە سیستەمی خوێندنیش هاندەرێک بوو بابەتە ئێمە چۆن بتوانین مناڵەکانمان سەرەتا بە خۆمان بۆیان بخێنینەوە دوجار هانیان بین تا چەند ئەرکی خێزانە دوجار چاچەند ئەرکی سیستەمی خوێندنە بۆی کە ئەم خوێنەیە لای مناڵ بکەین بە کەلتور ڕاستی هەردوو لە ئەرکیان ئەو ئەرکیانەکەوێتە ئەسۆ سەرەتا خێزان دواتریش ناوەندەکانی خوێندن خێزان ئەتوانێت لە ماڵەوە بۆن و ئەگەر خۆشی کتێبخانەی نەبێت ڕێگاکان ئاسانە ئەتوانێت بە نرخێکی زۆر کەم کتێبخانێکی زۆر بچووک دروست بکە بۆ مناڵەکەی چکە هەبوونی کتێبخانە هۆکارێکی باشتر بۆ کە مناڵەکە بیر لەوە بکات و کە کتێبی زیاتری تیاسەی بکات و تێغەزن کات هەروها کتێبی زیاتر بەدەستبێنە هەم بخوێنێتەوە هەمیش لە کتێبخانەکە بە شێوازێکی جوان لە ژوورەکەیە ئەمە ڕێگایە کە خێزان بتوانێت وەکو کارێک بیکات بۆ کە مناڵەکە ببێتە کەسێکی خوێنەر و هەروە ئەو با بڵێ ناوەندەکانی خوێندنیش بە هەمان شێوە خۆشببختانە ئێستا ئێمەوەنەی ئاگادارین و ڕۆژانە هەواڵی ئەومان پێدرێت کە لە قوتابخانەکان با بڵێن کتێبخانەی تایبەت کراوەتەوە زۆر جێگەی خۆشحاڵیە ئەمە شۆکارێکی گرنگە بۆی کە قوتابەکان لە کاتی پشوەکانیان جاری وایە مامۆسایەک بە هەر هۆکارێک بێ لە قوتابخانە بەشدار نابێت و دەرسی نابێت ئەو کاتە ئەتوانێت سوودی لێ ببین و بچنە کتێبخانەکە کتێبی بخوێنەوە باشترێکە وەک لەوەی کە بۆ نمونە مامۆساکەش نێت و ئەوانیش هیچ سوودێک لەو کاتە بەتاڵیان نەبینن ئێمە هەندێک جاری بینین لە کتێبخانەکان بە تایبەتەوەی تایبەت بە منداڵەکانە هەندێک لە کتێبەکان بۆ چەندێک ئەڕوات تۆزی گرتووە بەڵام کەس نایبی بە بیخوێنێتەوە چۆنەکرێت بەتایبەت لە ئێستاە کە زۆرێک لە باڵێن تەنانەت سەر چاوە کتێبەکان بە شێوەی ئەلکترۆنیش بەردەستا بکرێت هێشتا بۆ ئەو کتێبانەی کە لە ڕفەی کتێبخانەکانەدا ئەنرێت حەزێک و هاندانێک بۆ مناڵان دروست بکرێت بۆی کە هەموو بابەتەکانی کتێب خەیاڵی زانستی هەموو بوارەکان مناڵ باڵی خوێنەری خۆی هەبێت بەڵێ لە ڕێگەی ڕێخستنی چەند چالاکی و با بڵێن چەند چالاکیەکەکرێت چالاکەکان جۆراوجۆر بۆ نمونە مناڵ تەنیا چێژ لەو چالاکی نبینێت کە بۆ گەورە سازەکرێت پێویستە لە ڕێگەی چەند چالاکێکە بۆی بچێت کە حەز و خولیای مناڵی خۆی تیا بینێتەوە هەمیش دەتوانێت سوودی لێ ببینێت وەکو لە ڕێگەی شانەوە ئەتوانیتەوە مناڵەوە لێ بکەیت کە بێتە ناو دنیای خوێندنەوە وەکو کورتە فیلمێک وەکو شارێک وەکو با بڵێن دروستکردنی ڤیددیۆیەک کە بتوانێت هەم سوودی لێ ببینێت بۆی کە بێتە ناو دنیای خوێندنەوە هەمیش چێژ لە ڤیددیۆکە ببینێت و مناڵ عادەتێکی هەیە لاسایی گەورەکانە کاتەوە یاخود لاسایی ئەو شێوازانە کاتەوە کە لای جوانە لای سەرنجڕاکێشە بۆیە بۆ هۆیە ئەتوانین کە وان لێ بکەین کە دەست بنە خوێندنەوە و ئەو کتێبانش بۆ شێوازێکی ئێستا بەداخەوە تۆزیان لەسەر کەوتووە بەڵکو کاتە زۆر پاک و خاوێن بن و ئەسڵ نەکەونە کتێبخانەکان ئەوەنە دەست بکەن و بخوێنرێنەوە زۆر باشە ئێمە زۆر کات باسی واکەین کتێبی مناڵ جیاوازە ینی تایبەتمەندیەکانی زۆر جیاوازە بۆ لە بەروی مناڵ زوو بێزارە بێت لە شتەکان تا چەند گرنگە ئەو تایبەتمەندیانی کە هەیە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی وێنەوە لە ڕووی ئەوەی کە لاپەڕەکانی کەم بێ بۆی ئەو مناڵە هەسکا بەوەی کە ئەرچێکی لەسەر شانە تەواوی کات لاپەڕێک هەڵایەتەوە باسی بزن و گورگەکە کات چیرۆکەکەی تایە بەڵام ڕستمی بزن و گورگەکەشی تایە ئێوە تا چەند هەوڵتان ناوە بۆ نمونە لە ڕێگەی خۆتانەوە ئەم شێوازە کتێبانە بۆ منداڵ بەردەست بێت نە کتێبێکی بینە دەست مناڵەکە هەر خۆشی نازانێت چیە مەبەستەکەی دروستە ئەمە بۆ کاتی مناڵی خۆی بەڵێ بەداخەوەنەی کە من ئاگادارم و ئەوەنشی کە کەسانی تر خوێنەرەکان بە تایبەت ئەو دایکانەی کە کتێبە کڕم و مناڵەکانیان ئاگادار مەکەنەوە لەوەی کە کەم و کورتی زۆری تایە کتێبی مناڵان هەم لە ڕووی ئەو وشانەی کە بەکار هاتوون لە کتێبەکە یاخود لە چیرۆکەکەیە هەمیش لە ڕووی ڕسم و شێوازی نووسینەکان بەڕاستی کە ئەمەش جێگەی داخە
و ئێمە وەکو ڕێکخراو تاوکو ێستا خاوەنی دەستگای چاپ نین، خاوەنی هیچ چاپکراوێکی خۆمان نین، چکە ئێمە خۆبەخشانە کارەکەین. بەڵام ئینشاڵڵا کە لە داهاتووە شتێکی لەو جۆرە بۆ ئێمە بڕەخسێت بێگومان کە گرنگی زۆری پێدەین، چکە ئێمە ڕۆژانە خۆمان ئاگاداری معناتانەی کە لە نووسرا و لە چاپکراوەکانی مناڵانە هەیە، ئاگاداری ئەو حاڵەتانەی کە زۆر وشە هەیە ئەسڵم بۆ گەورەش نەگونجا و هاتوون لە کتێبی مناڵانە بەکاریان هێناوە کە ئەمە زۆر بەڕاستی جێگەی داخە و پێویستەکە کە پێداچوونەیەکی زۆر باشتری پیا بکرێت ئەنج بنێردرێت بۆ چاپ و ئەم کتێبە بخرێتە بەردەستی مناڵە، چکە دوجار ئەو مناڵە کە ئەو کتێبە خوێنێتەوە ئەو شانە وەرئەگرێت و بۆ هەمیشە ڕەنگە بەکاریان بهێنێتەوە. ئەمە کاریگەری زۆرە بێ لەسەر مناڵەکە، بۆ پێویستەکە هەر کاتێک کە کتێبێکی مناڵان ئەنووسێ بەڕاستی زۆر پێداچوونەوە و هەروەها با بڵێن ڕەچاوی خاڵبەندی ڕەچاوی وشەکان ڕەچاوی وێنەکان ڕەچاوی هەموو ئەو ڕنگانە بکرێت کە تیا بەکارهاتوە و دوجار بڕیاری دروست بدرێت کە لەسەرەوەی کە چاپ بکرێت یاخود بگەڕێنرێتەوە هەڵەکان چاک بکرێت ئەو کاتە چاپ بکرێت کتێبەکە بخرێتە بەردەستی مناڵەکە. من لەبەر خوشکەزاکەم زۆر جارە و چیرۆکانی کە بەتایبەت وەرگێڕاون زۆریان نەخوێنمەوە. ئێمە کاتێک چیرۆکی مناڵان بە شێوەی وەرگێڕا و ئەخوێنینەوە یەکێک ئەبینین چونکە کوردستان لەخوا بەزیابێت با بڵێن شێوەزاری جیاوازی زۆرە، ئەبینین ئەم شێوە جیاوازانە با بڵێن شێوەزارە جیاوازانە هاتووتە دنیای وەرگێڕانی مناڵیشەوە. واتە بۆ نمونە ئێستا خوشکەزاکەی من کە لە سلێمانی نیشتەجێ و بە زمانی سلێمانی لە ڕاستیا خۆی خەریکە قساکە ئەبینی هی ناوچەکانی تر لە کاتی خوێندنەوەی کتێبە بۆی ئەخوێنرێتەوە چونکە وەرگێڕەکان هی ناوچە جیاوازەکانن. ئایا بەڕای جەناب پێویست ناکات هەر نەبێنە بێمە ستانداردی زمانی کوردیمان بەداخەوە نییە، بەڵام بۆ مناڵان تۆزێک بە حەزەری زیاترەوە هەڵبین ئەم ستانداردیان بۆ دروست بکەین لە کاتی وەرگێڕانی کتێبی مناڵانە؟ بێگومان پێویستەکات کە زمانی سەررجەم ئەو بەرهەمە مناڵانە یەک زمان بە یەک شێوەزار بێت و بە شێوازێک بێت کە هەموو مناڵێک بە ئاسانی بتوانێت لێ تێبگات و سوودی لێ ببینێت. ڕاستەکەی خۆشم و حاڵەتەم بینیوە زۆر جار هەر لە ناو کتێبەکە یا چەند شێوەزارێک بەکار هاتووە کامەش بەڕاستی کاریگەریە بێت لەسەرەوەی کە ئەو مناڵە وشەی بە دروستی فێر نەبێت، دوجاریش کە ئەو وشێ بەکارێنێتەوانێ خۆشی نازانێت. بۆ نمونە جاروای ڕەنگە لە شوێنێکە بێڵێک کۆمەڵک مناڵی تر ینی لە ناوان کۆمەڵک مناڵی تر بێڵێت لێ تێناگەن ڕەنگە گاڵتەشی پێ بکەم بەهۆیەوە خۆ ڕەنگە وشەکە سوود بەخش بێت یا وشەکە وشێکی جوان بێت، بەڵام کە ئەوان نایان بیستی بێت و کە وشەیەک نەبێت کە عام بیزانێت بەڕاستیەوە لە کاتەیە زەرەرە بۆ مناڵە. بۆ پێویستەکە هەموو کتێبە مناڵەکان بە شێوازی زارێک بنووسرێت کە سەرەکیە هەمیش بێکێشێ و ینی ئەتوانێت سوودی لێ ببینە مناڵەکە بە ئاسانی لێ تێبکات. ڕۆڵی دایک و باوک تا چەند گرنگە لەوەی کە بتوانی خوێندنەوە لای مناڵەکانمان خۆشەویستکەین، کە زۆر جار مناڵەکانمانە ترسێنین بەداخەوە ئێستا بەوەی کە چەندین خوێندنگای ئاهلی کراوەتەوە. ئیتر من خوشکەکەم مناڵەکەی لە مەکتەبێکی فەڕەنسیە بەداخۆم قسەیەکەم پێی عیبە کتێبێکی کوردی بخوێنێتەوە لە چیرۆکی فەڕەنسی بخوێنەرەوە، ئەمیان لەبەر ئەو ئەڵێ ها ئەو چیرۆکی فەڕەنسی تۆ چیە خوێنیتەوە، یعنی ئەمەنە سەرزەنشتی مناڵەکانمانەکەین نەک چیرۆک بخوێنێتەوە هەر زمانەکەشی بیر بچێتەوە. تا چەند گرنگە ئێمە ڕێگە لە ئازادی مناڵەکانمان نەگرین. جارێ با بە زمانی دایکی گۆش بێت، دوای ئەوە ئەگەر توانای هەبوو زمانێکی تر با فێر بێت، بەڵام نەیترسێنین بۆی خوێندنەوەی لا نەتۆرێت و دوور نەکەوێتەوە. ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ کرد بەڕاستی بەداخەوە کە ئەبینین زۆربەی زۆری خێزانەکان خویان یاوەتەوەی کە مناڵەکانیان داخلی قوتابخانەیەکەکەن کە هەم ئەهلیە و هەمیش لەوێ فێری شێوەزارەکانی تیرانەکان. ئێمە کێشەمان لەگەڵەوەیان یا هەتاوەکو زمان بزانێت بۆ هەموو کەسێک باشترە، بەڵام بۆچی گرنگی بە زمانەکەی خۆشت نایت بۆ پەرەی پێ نایێت وشەی کوردی پەتی فێر بیت یاخود وشەی کوردی فێر بیت کە وشەیەکی زۆر جوانە، وشەیەکی زۆر داتاشراوە کە ینی شێوازێکی جوانی قسەت پێبەخشێ. ئێمە شانازی بۆکەین کە مناڵەکانمان بە ئینگلیزی یاخود بە فەڕەنسییان بە عەرەبی قسە بکات، ئەی بۆ شانازی نەکەین بەوەی بە کوردی قسە بکات بۆ ئێرە کوردستان نییە. بەڕاستی ئێمە لە بەڕێتانیش بە خۆشحاڵیەوە لەقێکمان هەیە لە پرۆژەی کتێب کە لە ئێرە چەند عکس بۆتەوە و گرنگی بە بابەتی زمانەوانی ترە درێ بۆ نمونە ئینگلیزی و فەڕەنسیوانە. ئێمە لەوێ هەوڵە دەین کتێبی کوردی بکەین بە کلتور و کتێبی کوردیمان بۆ ناردون و ئێستا حالیان خەریکی ئەوەین کە کتێبی تریان بۆ کۆ بکەینەوە بۆیان بنێرین بۆەوەی کە مناڵانی لەوێن
لەوێ لەدایک بوون بۆ نمونە زمانی ئینگلیزیە زان یاخود چۆنەڵی زمانی کوردیەکان زۆر باش نیە لە ڕێگەی ئەو کتێبانە بتوانن بێنەوە ناو زمانی کوردی و زمانی کوردیان پەرە پێ بن بەڕاستی بۆی کە هاتنەوە ئێرە هەر ئینگلیزی قسە ناکەن ئێرە کوردستانە ئێرە پێویستەکە هەمومان بە کوردی قسە بکەین بەڕاستی پێش هەر زمانێکی تر بەڕاستی من وەکو خودی خۆم پێم شانازی نییە کە زمانێکی تر فەرز بکەم بەسەر زمانی کوردیە بەڵکو یەکەم جار کوردی دواتر زمانەکانی تر زۆر باشە زۆر سپاس مادام باسی خوێندنەوەی کتێب بۆ منداڵ و فەرهەنگسازی بۆ خوێندنەوە لە مناڵە کراوە لەم تەوەرەیە ئەمە هەموو بابەتەکان پێوەست بێ بم بابەتەوە ئەمانەت قسەی لەسەر بکەین ئێمە کاتێک چیرۆکێکی منداڵان کتێبێکی چیرۆکی منداڵان ئەوەی کە نووسەرێکی بیانی نووسیبێتی لەگەڵ ناوخۆیەکانە بەراوردەکەین لە ڕووی ناوڕۆکەوە هەردووکیان زۆر زۆر جوانن واتە قەڵەمێکی باشی کوردیشمانە بەڵام وەکو نیگارکێش و وەکو وێنەکێشی جیاوازەکانیان یەکجار زۆرە وێنەی بیانیەکە زۆر زۆر سەرنجڕاکێشە وێنەکان ئەوەی وا مناڵ حەزی لەیەتی وێنەکان کە تایبەتە بە چیرۆکی منداڵان و کتێبە منداڵە کوردیەکان بەداخەوە لانێ پێویستی بەکاری زیاتر بێ ئەوەنەی بە ڕێزت ئاگادار بیت ئایا هیچ هەوڵێکەیە ئەو کەسانەی لە بواری نیگارکێشی منداڵە چالاکن هەوڵ بن زیاتر لەسەر ئەو وێنانە کار بکەن یان خولیان بۆ بکرێتەوە یان خۆیان پەرەبن بە بابەتەکەیان بۆەوەی کە نزیک بکەوێتەوە لە حەزی مناڵان بەداخەوە کە من کتێبی مناڵان چوون بۆ کۆڕ ینی ئامادە کۆڕەکە بوون کتێبی مناڵانم وەرگرتووە هیچ نیگارێکم نبینیوەتە ینی ئەمە چۆن پێوترێ کتێبی مناڵان ئەبێت کە کردەوە ئەوە نە ڕەنگی سەرنجڕاکێشی تیاابێت کە ئەو مناڵە هەوڵ بات ینی حەز بکات پاڕە بە پەڕە هەمووی بخوێنێتەوە تاکو وەگاتە کۆتایی تەنان لە هەمان کاتا بگاتە کۆتایی نەگەوەگەوەی کە دابینێت و وازی لە بینێت ڕۆژانە بخوێنێتەوە بەڵام مناڵ لە تەمەنی زۆر کەمیەوە تۆ هەر بە وێنەکان سەرنج هەرتوانی بە وێنەکان پەیامن بۆ خۆیان بەڕاستی چ بکات بەوەی کە وێنەشدا بنرێت و پامێکی جوانیش لەگەڵ یا بنووسێت ئەوە هەر زۆر زۆر سەرنجڕاکێشتر و جوانترە بێگومان بەرهەمە بیانیەکان گرنگی زۆر تەواویان یاوە بەوە کە خۆشم خوێنەری کتێبی مناڵانم و هەروها بۆ خوشکەکان مێخوێنمەوە و پێشتریش گروپم هەبوو بۆم خوێندونەتەوە و ئینشاڵڵا لە داهاتووشا گروپێکی گەورەی مناڵانمان ئەبێت بێگومان گرنگی دەیم و کتێبانەی کە لە هەموو ڕۆیەکەوە لە ڕووی نیگارەوە لە ڕووی نووسراوە بە تەواوەتی بەرهەمی بەپێزم بۆ مناڵان ئەو کاتەی خوێنە بەردەستیان و هەمیش بۆیانە خوێنینەوە لەبەرەوە پێویستە گرنگی بە نەخش و نیگار بدرێت بەڕاستی چەند گرنگە بەرەو دەستپێکی خوێندنی ساڵی تازاڕۆین کە باسی مناڵەکەین بتوانین پرۆژەکان ببینە ناو خوێندن کاکان یعنی ئێمە هەمیشە ئەڵێن لە لێرۆ لە میدیاوە هەمیشە ئەڵێن با دایک و باوک هەوڵەکانی با بەڵام زۆر جاریش لە مەشغوڵێتی ژیانە لەوانێ دایک و باوک فریای زۆر لەم بابەتانە نەکەوێت بەڵام سیستەمی خوێندن دەتوانێت فریا بکەوێت کۆمەڵی ڕێکخراوی تر لە کۆمەڵی گروپێک کاتبن کۆمەڵی کتێب بەر لە ناو خوێندن کاکانەوە یعنی دەست بۆ بکەن دەی با چالاکیەکان دەست پێ بکەین مناڵ حەزی لێتی کە کۆمەڵێشت بخەیتە سەرشانی بڵێ ئەم کتێبانە تۆ توانی بیبیت بیخوێنیتەوە هی خۆتە پارەش لێوە ناگرین ئەم مناڵە لای خۆشەویستە بێ ئەمانە تا چەنە بێتەوە بەشێک لەوەی کە ماڵێن بە کەلتورکردنی خوێندنەوە لای مناڵ ئەبێتە بەشێکی گرنگ بۆ تەمەنەکانی تری ژیانی تر بێگومان خاڵێکی زۆر زۆر گرنگە و من پێشتر بە حکمەوەی کە مامۆستام بۆ هەر وانەیە کە زانیم و قوتابیەکانم نمرەیەکی باشیان هێناوە یەکەم دیاری کە بۆم کڕیون و بۆم ئامادەکردوون کتێب بووە بەڕاستی جا بۆیە لەو ڕێگەوە هەوڵم داوە دووبارە کتێب بکەمەوە بە کولتور لە ناو مناڵانە و پێشنیاری شەکەم بۆ هەر مامۆستایەکی ئازیز کە ئەو ڕێگای بگرێتە بەرکە کتێب بکات بە کولتور لەو ڕێگایەوە چکە بەڕاستی نرخەکانیان هیچ ینی هی ئەوە نییە کە بڵێ لەتوانە هیچ مامۆسایەکان نیە بیکڕی و هەر مامۆسایەکی ژێوەیە یارمەتی بین بۆ نمونە چیرۆک یاخودەر کتێبێکی تری بۆ بەدەست بخەین بە نرخێکی زۆر گونجاو توانێت پەیوەندیمان پێ بکات خۆشبەختانە ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵ کتێب فرۆشەکان لەگەڵ ئەو ناوەندانەی کە کتێبی مناڵان چاپەکەن و توانین لەو ڕێگەیەوە هاوکاریان بین ئێمە هیچ نەبێت داشکانەیەکی باشیان بۆ بکرێت کە ئەوەش ڕێگە خۆشکەرە بەوەی کە هەر مامۆسایەک لە ڕێگەی خۆیەوە هەوڵ بە و کتێبی زۆریشمان ئامادە کردو بۆ قوتابخانەکان سوپاس بەخوا کە فیدباکی زۆر باشیشمان بۆ هاتوتەوە کتێبمان ئامادە کردو نردومانە بۆ گێرمیان کتێبخانەیەکی گەوریان کردوەوە کتێبەکانی ئێمەی لێ بووە زۆر زۆر جێگەی دڵخۆشیە و هەروەها گرنگە کە
گرنگی بدرێت بەو کۆڕ و کۆبوونەوانی کە لە ناو قوتابخانەکانە ڕێک بخرێت و ئێمە پلانی ئەومان هەیە ئینشاءالله بۆ ئەم ساڵ لە هەموو ناوچەکانی کە لەقمان هەیە نەک تەنیا لە سلێمانی ئەو جۆرە کۆڕانە بکەینەوە و هەروەها کتێبیش بە دیاری ببین بۆ قوتابخانەکان ئیتر ئەوەنێک کە لە توانامانە بێ و ئەوەنەشی کە پۆستی بۆکەین و ئینشاءالله خەڵکیش کە هاوکار بێت چکە بەڕاستی نرخی کتێبەکان زۆر نییە کە نەتوانین بیکڕین بۆ نمونە هەر کەسێک لە ڕێگەی خۆیەوە 5 کتێب بکڕێ ڕەنگە بای 5000 بێت ئەو 5000 ڕەنگە بە شتێکی تر سەرفی بکات کە هیچ سوودێکی نەبێت بۆچی 5000 لەوەیە سەرف ناکات کە 5 چیرۆکی بۆ بکرێت و 5 ماڵی پێ ئاوادام بکات و 5 کەسی پێ خوێنەر بکات بەڕاستی این بیرۆکەکان زۆرە بەڵام کەوتۆتە سەر کەسایەتەکان کە ئایا ئەم ڕێگەیان قبوڵە یاخود حەز بەو ڕێگایەکەن یاخود حەز بەوەکەن کە خوێندنەوە بوێ بە کولتور یاخود باش کەواتە ڕۆڵی مامۆستا تا چەند لەم نێوەندەیە کاریگەری هەیە چکە زۆر جار بەڕێستان مامۆسانی و ئەرکێکی پیرۆستان لەسەر شانە بەڵام پێویستە هوەرێکیش بەکاربێنن لەگەڵەوەی کە چۆن مناڵ حەز و ئارەزۆکانی نەبەتی چکە منێکێ لەو گرتە ڤیددیویانەی بەڕاستی بینیم مناڵێک کچە بە تایبەتی کچ کە لە منتق مەکتەبە بێت تایبەتمەندیشیەکە ڕاتە ماڵە هەموو شتێ بۆ دایشی باسەکە یعنی چی خوێندووە چی بینیوە چی کردووە کوڕان تۆزە کەمتر لەبەروێ هەروکن و ڕاکردن و فەرتەنە و هارە هاجیەکەن ئەمە خۆشترە بۆ ئەوان باسی ئەوەیە کرد لە مامۆساکەی چۆن چیرۆکێکی بۆ خوێنێتەوە بە هەمان شێوە چیرۆکی بۆ دایشە خوێنەوە باسی وەشیە کرد مامۆساکەوەی لەگەڵا کردم خۆی ببووبەوە خۆی هێنا لەگەڵمانەمە کرد ئەم نمونەیەم بۆ هێنایە مامۆسا لەبەرەوەی کە زۆر جار لەناو پۆلە کە تۆ شتێک باسەکەی ئەڵێ تام و چێژێک و هوەرێکی پێبەخشی ئەم مناڵە لای خۆشەویستە بێت کاریگەری مامۆسا تا چەند واکات مناڵ ئەگەر چیرۆکێکە فێر کرد داوای چیرۆکیشی کەو لێ بکات دروستە من سەرەتای خوێندنی کۆرسی ئەم ساڵ هاوینی شەر لە داوامان هەیە ئێمە ئیتر ئەوە بوو یەکەم ڕۆژ ئاماژەی ئەوم پێیان کە وتم هەر خوێندکارێک زیرەک بێت و لە وەرزی یەکەمە دەرەجی تاوا بێنێت مەکتێبێکی بۆ ئەەکەم بە دیاری هەمویان یعنی ئەو پرسیاران لا دروست بوو زۆربەی زۆریان وت مامۆستا بۆ کتێب بۆ شتێکی تر نەبێت مامۆستا سوودی کتێب چییە بەڵام من دانیشتم چۆن دەرسەکە شەرحەکەم بە هەمان شێوە چارەکێک بۆ نیو کاتژمێری تقریبان خایەن باسی ئەوم بۆ کردن کە لە ڕێگەی کتێبەوە توانێت چەندین سوود ببینە دواتر ویان لە هاتوو بخوان حەزیانەکە ڕۆژ بە ڕۆژ بیریان هێناوە مامۆستا تخوا گەردر چون کتێبەکەم بۆ کڕین مامۆساکەم کتێبم بۆ کڕی نای کتێبەکە چیە شێوازەکەی چۆنە بۆ ڕۆژەشی کە نمرەکەم پێیانەوە کتێبەکەم بۆ کردم بە دیاری بەڕاستی دڵیان زۆر زۆر خۆش بوو ئەمیان تەنانەت ئەو کتێبیان گرتی بۆ باوەشیان چکە ئەوەنە تامەزرۆ بووم بۆی مناڵ کە تامەزرۆ بوو بۆ شتێک و دواتر بەدەستێنە زۆر زۆر لای شیرینەوە و دواتریش وای لێ هاتوو بۆ وەرزی دووەمیش داوا کتێبیانە کردوانێ هەتا وای لێ هاتوو ئەیانوت مامۆستا لەگەڵ ئەوە شە قورئانێکیشمە بۆ بێنە یعنی زۆر جوان بوون یعنی لەوەیە تێگەیشتم من کە سوپاس بەخوا ئامانجەکەم پێکاوە و هێناومەتە ناو دنیای خوێندنەوە ئەگەر کەمێکیش بێت دەستکەوتوبی بەڕێزت نمونەی مامۆستای دڵسۆز وەکو بەڕێزت ئینشەڵڵا زیابێ هەرچەند بەخۆشحاڵی و مامۆستاکانی کوردستان هەمووی هەوڵەیان کە ئەو ئەشکوش خۆشەویستی خۆیان بگەێنن بە خوێندکارەکانیان هەر بۆیە بێگومان پەیامەکەش بە جوانیەکە زۆر بە خێراتنی بەڕێزت دەستە خۆش مامۆستا سپاس وامە دەبوون زۆر زۆر بەخێر